ئێمە باوکێکمان هەیە بەس باوکممان ماوە هەتا گەنج بوو هەتا لە توانایە بوو هەتا ئەیتوانی بۆی کردین کاکی دکتۆر زۆر بەدەممانەوە بوو هەمومانی گەیاندە شوێنی خۆمان بەڵام ئێستا کە بە ساڵە چووە ئەو پێویستی بە یارمەتی ئێمەیە یعنی یاسای ژیانە بەڵێ ئەو پێویستی بە یارمەتی ئێمە و ئێمەش ئەیخێنە سەرمان بەڵام تۆ خۆت بارودۆخەکەی من ئەزانی بۆم باس کردی من وەکو لە خۆگرتن پێش هەموو شتێ کێشەکەم ئەوەیە کە من پێم خۆش نییە براکەم باوکمی بردووە بۆ خانەی بە ساڵات چوان بەڵام ئێستا ئەوەتە ئەتوانێت حەلیکە و ئەتوانێت قبوڵیکا بیهێنێتەوە ئەتوانێت لای خۆی ڕایگرێ بەڵام من ناتوانم شوێنم بچووکە چوار مناڵ بەسەر ماکەوتون لە سەربانێکە ژوورێکیان داومەتێ هێشتا لەو ژوورە شاکرێکیم باوەڕەکەی کاکی دکتۆر بە پلێت و بە تەختە شوێنێکیان بۆ دروست کردوون بە حسابی مەطبەخ شوێنەکە بۆ ژیانی خۆشمان گونجاونیە جاوەرە باوکیشم بێن مەلای خۆم بەس دەخوا بە زیابێ بەخوا چاوم لێی نییە چاوم لە سەرەت و سامانەکەی نییە بەس دەخوا بە زیابێ براکەم هەیەی ماڵێکی گەورە هەیە خانوەکەی 300 مەترە سێ قاتە یعنی ژوورێکی تیاجێ نابێتەوە بۆ باوکم کاکی دکتۆر تۆ پێم بڵێ ئەو بردوێتی بۆ خانەی بە ساڵاتوە نازانم یعنی چۆن زەمیری مرتاحە دکتۆر جان ئەو نازانم باسی ژوورێکە کا لەسەر وەڵاهەیە ئەوە شینیە تۆ قسە لەسەر تێری ئەەکەی دوای ئەوە کێشەکەی ئێمە شوێن نییە باوکم لە شوێنێک بژیکەی ئەوە مشکیلە شوێن مشکیلە نییە مشکیلەکەی من ئەوەیە ئەم باوکەی من ئەوێ یەکێکی بۆ دانی بە تایبەتی چاودێری بکە ئاگاداری بکە و خزمەتی بکە ئەوە کێشەکەی کاکی دکتۆر خۆ باوکم پەکەوتە نییە زۆربەی زۆری ئیشەکانی ڕۆژانەی بەوە نییە یەکێ خزمەتی بکە و پاچی کاتەوە نییە کاکی دکتۆر باوکم خۆی هەڵەسێ خۆی دائەنیشێ خۆی دەستنوێژ ئەگرێت یعنی خۆی هاتو چۆکە جارجار ئەچێ هەر ماڵجێڵێ ئەچێ بۆ پیاسە یعنی باوەڕ ناکەم ئەو نەبوو بێ بەبار بەسەریەوە باوەڕ ئەەکەی کاکی دکتۆر لە هەفتەیەکە خۆم 3 جار ئەچم سەردانی ئەەکەم بەس ژوورەکەی پاکەکەمەوە یارمەتی براژنم ئەم کاکی دکتۆر بەڕای و گوناحمان ناگە ئێمەوەمان لێ کردووە ئاخرە زانی چۆنە داواکاری زۆر ئەم باوکەی من تەڵەباتی زۆر یعنی داواکاری ئەمەنە زۆر هەر نابڕێتەوە دوای ئەوەش ئێستا ئێوە بوو پێتان ناخۆشە من بردوومە بۆ شوێنە ئەو شوێنە خراپی لە چیە من دوسێ برادەر و هاوڕێم هەیە باپیریان بردووە باوکیان بردووە وەڵای هەر زۆر مرتاحن لە هەموو کێشەکان هەموو چارەسەر بوو حل کراوە یعنی کێڵە یعنی باوکم لێ نامرتاح ئەمە کێ وای وت من ئەڵێم بە قوربان ئێمە دانیشتنی دووەم بوو ئەوە بوو تۆ هەمان قسە و کرد من چووم بە جەنابتم وتم سەردانی خانەی بە ساڵات چوانەکەم وتە مۆڵەتم لە بەڕێوەبەرەکان وەرگی لەگە توێژەری کۆمەڵایەتەکە چوو بڕوا و هەبێ توێژەرەکان دەمە منەتا لێ من دوسێ جار کەسانی لە تەڕەفیەوە هاتوو و دانیشتوین لەگەڵەوە دوسێ جار گریان دوایەوە توێژەرەکە پرسیارم کرد لە چاودێرەکان وتی ڕۆژ نییە دەجار نەگریان ئەزان گلەی لە چی هەیە بەتابەتی لە تۆ هەیە ینی من بە ئەمانەتەوە زانیاریەکانە بۆ بجۆزمەوە لەو نیەتی گلەی لەو نەبوو ئەیگو من قەرزاری کچەکەمم گلەی لە چی لە تۆوە بە قوربانجان یەکەم ئەڵێ ژنم بۆ هێناوە سیارەم بۆ کڕیوە خانوم بۆ کردووە چی سەروەت و ساماتم هەیە زیاتر بۆ کوڕەکەن ئەڵێ غەڵەتیشم لەوانەی خوا محاسەبەشم کە نابووە فەرق و جیاوازی بکەم ئەڵێ زیاتر بەلای کوڕەکەم ئادام شکانەوە زۆر شتێ بۆ ئەو کردومە بۆ کچەکەم نەم کردووە خانووی بۆ تۆ کڕیوە ئەوەتە کچەکەی لە کرێچێتیە لەگەڵ ئەوە هێشتا ئەم بە وەفاترە لە تۆ ئەچێ سەردانیەکە زۆر غەمبار و زۆر بێتاقەت و زۆر حتا کە جەناب دەڵێ هاوڕێم هەیە نازان باوک و باپیرچا بڕوا هەبێگو خۆ هەر منوانیم لە 190 ئەوانەی کە لێرەیان هەمویان غەمبار و بێزارن سەردان ناکەن ئەڵێ کوڕ ینی هەتا لە جژنی شاڵێ سەردانم ناکە باشە تۆ ئێستا بردووتە ئەوێ لە لایەنی دەرونیەوە بۆی مرتاح بێ کاکە گیان ئەوانەی تر فەرقیان هەیە لەگەڵ تۆیە ئەوانە شوێنیان نیە جێگایان بەس تۆ شوێن هەیە تۆ ڕێگاو هەیە تۆ ئەوانەی تر لەوان دیشیان توانایان نەبێ خزمەتی خۆشیان بکەن لەوێ هاوکاریان نەکەن بەس بۆ ینی بۆ سەردانی ناکەی واز لەوە بێن هێنانەوەقی ناکە مەرحەلەی یەکەم ئاواز لەوە بێن بەس بۆ سەردانی ناکەی بۆ ناچی لە بۆنە و جژنەکانە بەسەری بکەیتەوە لەبەرەوە ناچمەزانم عەسەبیە خەڵکی لێ پڕە لە خەڵک دوایە میش پیر بۆ من ئەزانم عەسەبیە یعنی بچم من قسەیە بکەم و ئەویش قسەیەکی بەرزم کا و لەوێت تەریقم کاتەوە و لۆمەم کە وەڵای من خۆشم قوبوڵی ئەوە ناکەمەوە ئەوە لێ لەبەرچە خەڵکە تەریقم کاتەوە ئەزانی چی هەر نەچم باشترە چکە ئەزانم بچم ویژدانم ئازارمایە و بڕایەوە باشەکە ویژدانە ئازارە دەیە ئەم ویژدانە لەکوێ ئێستا تۆ لە ماڵی خۆ بخەویت و باوکیشە لە خانەی بە ساڵات چوانە بەو وەزعەوە بێ
بۆ ئێستا خۆ تو کێشەی بە قوربان داراییت نییە ئێستا هەندی حاڵەت هەیە کێشەی داراییان هەیە ناتوانن نە کەسێکی بۆ بگرن نە ژوورێکیشیان هەیە وەکو خوشەکە ئێستاگە تۆش وەکو خوشەکە بوویتایە وەڵڵاهی کەس لۆمەی ناکردی ئەی حکوومەت ماڵی ئاوا بێ ئەم خانەی کردوتەوە یا هەر کەسێک خێرخوازی شوێنێکی واکاتەوە بۆ ئەوانەیە کە بارودۆخیان نالەبارە ڕێگە چارەیان نییە لەوانەیەڵێ هەندێک کەسەیە مرتاحە لەوانەیە ئەوە بێ کە شوێنێکی نییە لەسەر جادە کەوتووە بە لە جادی لەسەر جادە بکەوێت لێ خزمەتێکەکەن و خواردنی شوێن و شوێنیش خەوت نییە ئەوە مرتاحە بەڵام باوکی تۆ لەو حاڵەتە نێ براکەم